دیمەنی وشکبوون و لە ناوچوونی دار و درەختی کەس نەزان و ناو مۆنۆمنتی شەهیدانە لە هەولێر. بەهۆی کەمی ئاو بەشێکی دارەکان بە تەواوی وشک بوون، بەشێکیشیان نزیکن لە وشک بوون. ئێمە ساڵ پار تووشی کارەساتێکی سوستان بووین. ئەو کارەساتە بووە هۆی سوستانی زیاتر لە 3400 دار. ئەو داروشک بوونەش کەوە ئێستا کە ئەو داروشک بوونە یەکەم هۆیەکەی کارەساتەکە کارەساتی سوستانە. بەداخەوە باڵێن نەک بە خۆشحاڵیەوە خۆشحاڵیەکەمان ئەوەیە بکرێ بەداخەوە کەشمان ئەوە نەکرایە هەتا ئێستا پێمان خۆشە بکرێتن و لایەنی پەیوەنددار بێن لەگەڵمان هاوکار بن. ساڵی ڕابردوو هەر لەم شوێنە بەهۆی ئاگرکەوتنەوە زیاتر لە 3000 درەخت سووتە. ئەم ساڵیش بێئاوی و چاودێری نەکردنی دارەکان هەڕەشە لە نزیکەی 155,000 درەختی تر دەکات. یەک لە سەبەبەکان ئەو بوو پارساڵ سووتان بووە و سووتانەکەش دیارە ئاودانی کەمتر بووە یاخود ڕێگر هەبووینە لە بەردەمی هەم بەداخەوە بێن کە دیواری مۆنۆمنت شتێکی ڕەمزی ملەتەکەمانە بەڵام بەپێی ستاندارد یعنی بەپێی ڕێوشوێنی جوان دروست نەکراینە ینی ڕێگای ئەو دارستانەی بڕیە ڕێیەکی بڕیە کە نەتوانن وەکو پێویست هەم تانکەرە ئاوەکان بێن و هەم لە کاتی نەخوازراوش حەریق و ئەوانە بگەنە ئەو کاردارەی کە ئاگر سووتان دروستەبی لەو ناودەیە. دارستانی کەس نەزان و مۆنۆمنتی شەهیدانە کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی هەولێر لە 900 دۆنم زەویدا نزیکەی 155,000 درەختی تێدا چێنراوە. موڕاد ئەحمەد، NRT هەولێر.